بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دوایەوەی دەست لە کارکێشانەوەکەی قبوڵ نەکرا جارێکی تر گەڕایەوە سەر کارەکەی و بەیەنارتی ڕاگەیاند مەرجی گەڕانەوەی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن بووە و لە ئێستاشدا پرۆسەی خوێندن لەو ناوچانەی بایکۆتی تێدا کرابوو خەریکە دەکەوێتەوە سەر سکەی خۆی. دڵشاد عومەر دەڵێت دەرماڵەی هاندان تەنها دەدرێت بەو مامۆستایانەی لە یەکی دوانزەوە دەوامیان کردووە. پرۆسی پەروەردە وردە خەریکاکەوێتەوە سەر سکەی خۆی. خۆشحاڵم و سوپاسی هەم مامۆستایان هەم بەڕێوەبەری پەروەردەکان هەم سەرپرشتیاران هەم دڵسۆزانی بواری پەروەردە ئەەکەم کە هەمویان جودێکی زۆریان کردووە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان سەرپرشتیارانی یەکەمی پەروەردە بە پەروەردە خشتێکمان ئامادە کردووە و ئاگادارمان کردنەوە و دێن لێرە کۆبینەوە و گفتوگۆکەین لەسەر ئالێتی داوامکردنی ئەو فترەی مامانە و هەروەها ئالێتی تاقیکردنەوەکان. لەگەڵ گەڕانەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی مامۆستایانی ناڕازی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین لە نێوان بایکۆت و شوێنگرەوەی بایکۆتدا پاش 6 کاتژمێر کۆبوونەوە نەیانتوانی بگەنە هیچ ڕێکەوتنێک و کۆبوونەوەکەیان بەبێ ئەنجام کۆتایی هات. لەم کۆبوونەوەیدا نوێنەری سەرجەم ئەو ناوچانەی بایکۆتی تێدا کراوە بەشدار بوون. بەپێی زانیاریەکانی ئەنارتی چەند خاڵێکی تێدا باس کراوە لەوانە پێویستە حکوومەتی هەرێم پابەندی یاسای بودجەی 2017 عێراق بێت و دەرماڵەی هاندان بە یاسا بخرێتە سەر موچەی مامۆستایان لەگەڵ ئەمانەدا قەرەبووی زیان لێکەوتوانی بایکۆت و ماوەی فەوتاوی خوێندن بکرێتەوە. ئەو مەرجانە جێبەجێ نەکرێ ئێمە درێژە بە خەباتی مەدەنی ئەین و بایکۆت ئەین و لەواشێ پەنابەرین و کاری بڵێن کاریگەرتر کە چادر هەڵدان و مانەوە بێ لە ژێر خێمەیە بۆیە داواکارین دانە دەبەرپرسەکان وەڵامی داواکاری مامۆستایان بنەوە بۆ ئەوەی ئەگەر ئاانێ پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستانە بکەوتە سەر پێی خۆی. هاوکات لەگەڵ دەستپێکردنەوەی خوێندن لە زۆرینەی قوتابخانە و خوێندنگاکان بەڵام جارێکی تر لە چەمچەماڵ و دەربەندیخان بەشێک لە مامۆستایان خۆپیشاندانیان ئەنجامدا. لە شارە زوریش 29 بەڕێوەبەری خوێندنگە و یاریدەدەرەکانیان دەڵێن لە بەرامبەر جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە. هەسمان بۆ فشارە کردووە کە پەروەردە خەریکەیەکا بەرامبەر بە مامۆستایان ئێمە هیچ کات ئامادەی ئەوەمان نییە سزای مامۆستا بین بۆ حکوومەتێکی شکست خواردوو کە بیای وەکو داشی دامە بەکارمان بێنێ هەر لەبەرەوە بۆ ئێمە واژۆی دەست لە کارکێشانەوەی خۆمان کردو و تەقدیمی پەروەردەیەکەین و ئەگەرچی لە ئێستادا زۆرینەی قوتابخانە و خوێندنگاکان دەرگایان بەڕووی قوتابیان و خوێندکاراندا کردووەتەوە و پرۆسەی خوێندن دەستی پێکردوێتەوە بەڵام هێشتا مامۆستایانی ناڕازی سوورن لەسەر بایکۆتکردن. ئاواد مەحموودیان ئارتی سلێمانی.